لە سلێمانی کێبڕکێکانی دووەهەمین قۆناغی خولی نایابی بالەی عێراق بەڕێوە چێ یاری کلاسیکۆی پێشمەرگە و هەولێر لە یەکەم ڕۆژی کێبڕکێکان بەڕێوە چوینە ناو هۆڵەکە و لەوێ وردەکاری ئەو کلاسیکۆیەمان بۆ تۆمار کردوون فەرموون بینەری بن. ساڵتان لەبێ کاتتان باش ئەچینە هۆڵی یانی وەرزشی پێشمەرگە قۆناغی کۆتایی خولی نایابی بالەی عێراقی تیمەکانی کوڕان ئەنجام دەدرێت کە 5 تیم مامەتەوە کێبڕکێکن بۆ بەرزێنانی نازناوی خولی عێراقی لە بالایە کێبڕکێ بەهێزەکە لە سلێمانی قۆناغی کۆتاییەتی بۆ یەکەم جا بەڕێوەچێ یاری کلاسیکۆی نێوان هەولێر پێشمەرگەی سلێمانی وەتە پێشمەرگەی سلێمانی میوانداری هەموو قۆناغەکەی کردو و لە یەکەم یاریشە لە کلاسیکۆ میوانداری هەولێری ڕکابەری ئەکات. لە نێوان دوو یادگارە سەیری یاری پێشمەرگە و هەولێرەکەین لە کلاسیکۆی بالەی کوردستان یادگار محەممەد یادگار ساڵە هەردووچیان ڕۆژنامەنووسی وەرزشی ساڵانێکی زۆرە لە نزیکەوە ئاگاداری بارودۆخی وەرزشی کوردستان یادگار تۆ بە تەمەن گەورەتری لەسەر یارەکاڵێکی وڵای بۆ لە خۆتۆ منێک گەورەتر کاتێ من لە هەردوو کام ناڵترم هەڵبەت یاریکردنی پێشمەرگە هەموو کاتێ لە خولی بالای عێراقا خۆی لە خۆیان تاموچێژێکی زۆر تایبەتیە لەبەرەوەی ساڵانێکی زۆرە پێشمەرگە ڕکابەرە بەڵام ئەوەی جێگەی دەستخۆشیە بەڕاستی کاکە جوان توانیوەتی لە ماوەیەکی کەمە 2 ساڵە تیپێک دروستکە کە هەمووی کورد کە هەمووی یاریزانی لێهاتوو کە هەمووی کوڕی شارەکەی خۆی توانیوانە ئاستێکی زۆر بەرز بە تایبەتی ئەم ساڵ بوونەتە جێگەی سەرنجی من و چەندهای وەکو من کە سەری خولی بالای عێراقەکەن بەڕاستی و ئەم یاریەش بە تایبەتی پێشمەرگە و هەولێرکە هەموو ساڵی ڕوبەڕوویەک بوونەتەوە بەڕاستی یعنی بەڕاستی کلاسیکۆ بووە. باش یادگار ساڵح تۆ لەسەر یارەکە حەوت بە شەش هەولێر حەوت پێشمەرگە شەش دیارە هەردوویانەی پێشمەرگەی سلێمانی و هەولێر دوویانە لە کوردستان جێگەی ئومێدی یاری بالەن ئەگەر ئەو دوویانەیە نەبێت دەتوان بڵێن بالەی کوڕان لە ناو چۆوە بوونی نامێنێ بۆیان پێشمەرگە بەو ئەزمونێک کە هەیەی دەتوانین بڵێ پێشمەرگە لەم چەند ساڵانە ڕابردوو ئەزمونی زیاترەوە ئەنجامی باشتر بۆ لە یانی هەولێر دەتوانین بڵێن چانسی پێشمەرگە بۆ سەرکەوتن لەو یاریە زیاترە هەروەها ئەم یاریە چارەنووس سازە بۆی کە چارن سەردویانەیە دارێکاتەوە بۆی بتوانین ڕکابەری یانێ غازی باشتر بکەن لەسەر بەدەستێنانی ناسناوەکە یاخوددا بۆیە بەو هینەی کە خۆم چەند ساڵێکە بەردەوام چاودێری یاری بالەکەم پێم وایە پێشمەرگە بۆ ئەزمونەیە دەتوانێت هەولێر لە کلاسیکۆی بالای کوردستان کە بڕیار یاریزانی لاوەنی پێشمەرگەی بۆ خۆپی پێ بڕیار هاتووە هانی تیمی بالای یانەکەیە بڕیار بارودۆخی تیپەکەتان چۆنە؟ وڵاهی هاتووین پشتگیری تیپەکەمان بکەین لە بالەی خولی نایابی عێراق دۆخمان باش نییە گێمێک لە دوایین بەو هیواین یاریزانەکان بە ئاستێکی بەرزترم گێمە بە ئاست و خۆیانە بشکێنەوە بتوانین لە گێمەکانی داهاتووشە بەردەوام بوونی باشتر بن. بڕیار یاریزانێکی تۆپی پێ پێشتر بالەو ناکرد قەت لە قوتابخانە بالەو نەکردووە؟ ئێستا خۆم لە پەیمانگەی وەرشی چەمچەماڵ مەرحەلە چوارم قۆناغی چوارم بالەمان هەیە و تەحکیمیەکەین و بەڵە کردوومە.
ئەم یاری پێشمەرگە و هەولێر کلاسیکۆی کوردستانە لە چوارچێوەی قۆناغی کۆتایی خولی نایابی بالەی عراقە کە بۆ یەکەم جارە قۆناغی کۆتایی لە شاری سلێمانی ئەکرێت لە هۆڵی یانەی پێشمەرگەی سلێمانی. ئەم دوو تیپە چێبڕکێ ئەەکەن بۆ بەدەستهێنانی نازناوەکە لەم یاریەوە دەرەکەوێت کامیان نزیکترن بۆ بەدەستهێنانی ئەنجامەکە لەبەرەوەی هەولێر لە پلەی دووەمایە پێش دەستپێکردنی قۆناغا و پێشمەرگەش لە پلەی سێمایە. چێبڕکێەکە لە شاری سلێمانیە لە هۆڵی یانی پێشمەرگەیە بەڵام تا ئێستا بارودۆخی یانەی پێشمەرگە بەرامبەر بە هەولێر لەم دوو تایمەیە بارودۆخێکی خراپە. ئەمە ئەم یاری لە کورساتەوە ڕاستەخۆ گوازرێتەوە کۆمنتارەکەش کاک میران محەممەدە کە میران پێشتر یاریزانی با لە بۆ کۆمنتارێکی باش و چارەزایەکی زۆری هەیە. کاک میران ڕسا خاڵەکان 12/12 کلاسیکۆی کوردستان یاری بەردەوامە لە نێوان یانەی وەرزشی هەولێر و محەممەد کەریم توانی خاڵی ژمارە 13 بۆ تیمەکەی تیمی یانەی وەرزشی هەولێر دەستەبەر بکە یانەی هەولێری قەڵاومنارە لەم وەرزەدا توانیوێتی ئاستێکی ناوازە پێشکەش بکە و لە ئێستادا لە پلەی دووەمی ڕیزبەندی خولەکەیە. یەکەم جارە سیستەمی ڤار لە چێبڕکێەکانی خولی بالەی عراق بەکارێت بۆ چەند خاڵێکیش یەکلا کردەوە. مامۆستا محەممەد ناوبژوانی بالەی عراقی سیمینارێکیشی کردو لەسەر ڤار و هەفتەی پێشتر باسەوە کرد کە پێویستە لە خولی عراقا ڤار بەکاربێت. مامۆستا ئەمڕۆ ڤارمان بینی بۆ یەکەم جار لە مێژوو عراقا لە سلێمانی بەکارهات. چیت بینی لایەنە باشەکانی ڤار؟ طبعا تەکنۆلۆژیا ئەمڕۆ لەسەر ئاسی دنیادا پێشکەوتێکی بەرچاوی بەخۆبینەوە بە تایبەتی لە یەکلاکردنەوە ئەو خاڵانێک کە گومانەکرێن لەلایەن ناوبژوانانەوە ئایا ڕاستە یا دروستە. ئەمە هۆ کارێکی سەرشی بۆی کە حەقی یاریزانیا حەقی تیب نەفەوتێت لەم حاڵەتەیە. اتحادی دەولی بە خۆشحاڵیەوە ئێستا گرنگێکی زۆری بە کامێرای چالنج یاخود ڤیدیۆ چالنجەدا بۆ دڵنیابوونەوەی هەموو ئەو خاڵانێک کە جێ گومانن. خۆشبەختانە بۆ مێژوو ئەمڕۆ لە خولی عراقی بۆ یەکەم جار لە شاری سلێمانی لە کۆتایی تەجەموع نهایی خولی ممتازی عراق بەکارهێنرا کە ئەمە جێگای دۆستخۆشیە بۆ ئیتحاد کە بەندە تقریبا دە ڕۆژ لەمەوە پێشنیارە کرد بۆ ئیتحادی عراقی کە ئەو شتانی کە پێویست دەکات دابنرێک لەوانە کامێرای چالنج بۆ دڵنیابوونەوە و کە ئێمە هیچمان کەمترین لە وڵاتانی تر بەڕاستی لە وڵاتە عەرەبیەکان بۆ یەکلاکردنەوە ئەم حاڵەتان. ئەم کامیرانە پێویستە وەکو کە لە ئیتحادی دەولیە ڕێگای پێدراوە لە 12 تا 16 کامیرە پێویستە دابنرێت لە بەرامبەر لە هەر لایەکە لە هەردوو لای خەتی هێرش بردن و خەتی کۆتایی و هەروەها هەردوو لای عمودەکانی شەبەکە بەردەمی حەکەمی یەکەم و دووەم بە هەمان شێوە پێویست دەکات کە دابنرێ و زایدەن هێڵی تەنیشتەکانیش لە هەردوو لاوە پێویستە دابنرێ بۆ دڵنیابوونەوە لە کاتی زۆر کار ئاسانی دەکات حەقی هیچ لاک نافەوتێ گلەی کەمەکاتەوە بە ئاشکرا و بەڕێک و پێکی حەقداتەوە بە حەق و ناحەقیش لە هەمان کاتە ئەگەر خاڵ وەربگرێت خاڵەکە ئەداتەوە بە تیبی بەرامبەر. یاریەکەش کۆتایی هات هەولێر 3-0 لە پێشمەرگەی برد. پیرۆزبای لایەنی هەولێر دەکەن و بەختێکی باش بۆ یانی پێشمەرگە لە یاریەکانی داهاتوو. سپاس بە جەنابەت. کاکە دانار یەکێک لە یاریزانانی بالەی هەولێر کە ئەمڕۆ سەرکەوتنیشی گەورەیان تۆمار کرد کاکە پیرۆزە ئەم سەرکەوتنا وەکو یاریزان پاڵنەرێکی زۆر باشە وەرزنای نازانەکە چیت هەیە لەسەر بردنەوەکە ئەمڕۆتان لە ناو هۆڵی پێشمەرگە و بەرامبەر بەو یانەی لە کلاسیکۆی کوردستان؟ ئەو بردنەوە بۆ ئێمە زۆر باش بوو ئەو بردنەوە وا دەکات ئینشاءالله کە بۆ یەکەم هەوڵ بدەین و ئینشاءالله سەرکەوتووی لە دوایە یەکەم یاری هەر خۆی وایە ئەگەر بیبیتەوە یاریەکانی تر ئینشاءالله موفەق دەبێت دەیبیتەوە. باشە چه هەستێک هەبوو لە کۆتا خاڵی بەدەستهێنانی نازناوەکە ئەلێرەوە؟ هەستێکی زۆر خۆش بوو هەستێکیەوە بووکەمە تاو یاریەکە دیار بوو کە ئێمە دەبێنەوە کۆتایی یاری بوو.
بۆ بەدەستهێنانی نازناوەکەی ئەوە چەند یاریکی درتان ماوە بەڵام ئەمە خاڵێکی بەهێز بوو زۆر گرنگ بوو. لێرەیە بەڵێ پێت وایە خەونی هەولێر و هەولێرەکان لەم هۆڵەوە بەدیە بۆ بەدەستهێنانی ئینشاءالله نازناوەکە پشتیوان بەخوای گەورە هەموو ئامادەکاریەکی زۆر چاکمان کردیە کە بیبینەوە پشت بەخوای گەورە سەرکردنی بێت. پیرۆزە دووبارە سپاسم دەکەم بەڕێز چاوەکە عەزیزی. کاپتن نەوزاد چۆنی دەنگ و باسە یاریزانی پێشووی هەولێر ئێستا وێنەی یادگاری تیمەکەی گرت چیت هەیە لەسەر کلاسیکۆی کوردستان و ئەم سەرکەوتنی یانێ هەولێر سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان بەڵێ بۆ من پێشمەرگە بیبردەوە باشتر بوو لە بۆی هەولێر لە ئێمە دوور دەکەوتەوە لەبەر نازناوەکە ئێمە بێک یاریتر پاڵەوانتەکەمان بۆ خۆمان گلای دەکردەوە بەڵام هەستێکی خۆشە لە دڵەوە ئێمە کابراوتنی خوێنمان زەردە لەبەری نادی هەولێر لەبەر خێزانیشمان ئەم دەستی کارجێڕیەوە لەو تیپۆ نزیکە و کوڕەکانیش هەمووی وەکو برای بچووکی خۆمانن بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم یاریی زۆر باشیان کرد پێم خۆشە دوو تیپی کورد لە 5 تیپی عراق دەبیندرێ بەڕاستی ئەوە جێی شانازیە دوو تیپی کورد لە 5 تیپەکەی باشەکەی عێراق بن ئێستا هیچ نەبووە پێشمەرگە یەکەم یاریەتی دەتوانم بڵێم لە یاریەکانی تر دەتوانێت بگەڕێتەوە هێشتا یاری زۆر ماوە هێشتا سێ یاری تر ماوە لەوانەیە یاریەکانی تر دوتی بێک و یاریەکەن یەکدەی دۆڕێک دەیباتەوە لە بەرژەوەندی پێشمەرگەی بێ و بە هەمان شێ دەتێتەوە ناو چێبڕکێکە پارساڵیش هەروە بوو پارساڵ تا کۆتایی یاری ئەنجامەکان یەکلایی نەبووە ینی پاڵەوان دیار نەبوو ئەم ساڵ تا ڕادەیەک بڵێم یاریەکان خۆشترە یاریەکان کێبڕکێ زیاترە لە بۆی تیپەکان زۆر نزیکن لە ئاستی یەکترە و هیوای سەرکەوتن زیاتر بڵێم یەکەم سەرەتا بۆ خۆم بۆ تیپی خۆم دواتیش بۆ تۆ بە کوردەکە لەبەر ئاڵا بوو یا لەبەر تیمەکە بوو وڵای لەبەر هەمیان بوو هیچ فەرقیانە من پێشوی ئاڵا بناسم ئەوانم دەلاسی بۆ من فەرقیان نیە بەڕاستی هەروەک یەک خانەوادن لە کاتی بردنەوەی خۆتان داوایان لەکەی وێنەکە بگرنەوە لەگەڵ تیپەکەتان بەدڵنیایەوە بۆ منی جوان ئەوان هەردەم من لە هەولێرم یان لە هەولێر نەبم ئەو تیپۆ خانەوادی خۆم وایە چاوت مازەکەم زۆر سپاس چاوت مازم کاکارە چاوت مازەکەم یاریەکەمان بینیم پێشمەرگە ئاسێکی خراپ 3-0 لە یەکەم یاری قۆناغی کۆتایی بەرامبەر بە یاری هەولێر مامۆستا دیاریەکێکە لە یاریزانە بەناوبانگەکانی باتەوە مامۆستا دیاری ئەوەی ڕوویە ئەمڕۆ چی بوو؟ بەڕاستی یاریەکەی ئەمڕۆ ینی شایانی ئەوە نییە کە باسیکەن ئەوەنە بە خراپی یاریمان کردو ئەوەنە بە خراپی یاریمان کرد شایانی ئەوە نییە بڵێن ینی یاریەکمان کردووە ینی ئەوە بەڕاستی ئاسی پێشمەرگە نییە زۆر خراپی یاریمان کرد هەولێرا و هەلەیەمە قۆستەوە و توانی یاریەکە بباتەوە و خۆتانە چاوەڕتانە کرد هاندەران و ئەوە هەموو یاریگا لە بەرژەوەندی ئێوە بێت لایانی دەرونی ئێوە خراپ بوو وای کرد ڕاستە لەوەچێ ڕۆژێ لەگەڵ شانزەقەڵێمیان نەبوو هەموو یاریزانەکان باش یاریان نەکرد ئەگەر یاریزانە دوو یاریزان باش یاری کردایە ئەنجامەکە گۆڕا بەڵام خراپ یاریمان کرد بەداخەوە بۆ یاریەکانی داهاتوو ئینشاءڵڵا ئیتر ئەمە ڕۆژ لەوەچێ ڕۆژێکی ڕۆژی خۆمان نەبوو ئینشاءڵڵا بتوانین بۆ یاریەکانی در هەوڵبین و ئەو پلانانەی کە مدەڕیب دایانێ ئینشاءڵڵا بتوانین بۆ ئەم سیاری کەماوە بتوانین شتێ بکەین و سەرکەوتوو بین قوربانە بەڕێزیشی سپاس دەکەم خۆشترین کەسی ناو هۆڵەکە کاکە جوان ڕاهێنەر یانی هەولێرە لەبەرەوەی یەکەم یاری 3-0 لە پێشمەرگەی سلێمانی بردووە لە کلاسیکۆی کوردستان کاکە جوان ئەم بردنەوەیە چی بوو چیتان لەسەر کردبوو وەرە با بڕۆین بەرەو لا یاریزانەکانیش وڵی طبعاً مادیبوونەشی زۆری لەسەرکراوە چەند ڕۆژەکە ئەمەکە یعنی کە لە مەشقەکانمان کە مەشقمان کردووە بەڕاستی یعنی ئەمە زۆر بە یاریزانەکانم گوتووە مەشقەشی زۆرمان لەسەر کردووە فران یاریزان ئەو هادی ئیتر حەسەب الجەوی یاریەکە و توانیان دەستخۆشیان لێ دەکەم لە یاریزانەکانم توانیان 180 تەطبیقکەن ئارێ وڵات تا توانیان لە 180 تەطبیقکەن بۆیە ئەمە توانیمان یعنی بەڕاستی یاریزانەکانی وان ڕاگرین چکە بەڕاستی برێ و نەرەی ئەوان مەرکەز چارەکانیان لە عیبەکانیان هەمویان بە مستەوایەکی بەرزیان هەیە بەڕاستی تیپەکی زۆر بەرزە نادی پێشمەرگە ئەو تیپە نییە عنی کە برێم بەس هاتێ بەشداری بکە لە خۆتان باشی دەزانن لۆ نازناوی بەرێ ئەو هەموو سارە لۆ نازناو هاتێ لەبەروەی ئیمکانەتی زۆر لە نادیمە باشترە و بەس ئەمە پشتیوان بەخواتوانیمان یاریەکە لە بەرژەوەندی خۆمان 3-0 کۆتایی پێبینین و یەکەم شتیش لە خۆت دەزانی لە هەر کۆبوونەوەیەک کە یاری دەکرێت یاری یەکەم زۆر مهمە گەتور بتانی یاریەکە بەریەوە یعنی تقریبا وەکو برێ ڕزمەکە یعنی شتەکە وەردەگری لە خۆت لاعیبەکانیش مرتاع دەبن پێی پرسیاری ئەوە بکەم لەلایەنی دەرونیەوە چیت کردبوو ئەمڕۆ و
تەواو ئاسوودەیەک بە تیپەکەی تۆ دیار والله توانیمان یعنی بە خۆم و بە یاریدەرەکەم و بە سەرپەرشتیاری تیپەکە توانیمان ئەوڕۆکە تقریبا یعنی ساعتێک تقریبا هەر ساعتێکەوە توانیمان لەگەر یاریزانەکان تۆزێک یعنی قسەی خۆش و معنەویات و فێ کاتی گەمە ئەو شتانە بەرێ ئەوە خاڵی سەرکەوتنی من بوو و زۆر دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی بردنەوەی کلاسیکۆیە وەکو بەدەزێنانی نازناوی عراق وایە یا هێشتا ماوە بەخوای هێشتا ماوە بەس ئەوە لە خۆ دەزانی کلاسیکۆیە بەڕاستی لەوانەیە زۆر دڵخۆشکەرتر بی لە یاریەکانی دیکەش سپاس دەکەین.